لە ڕاستە حکوومەتی هەرێم هەڵوێستی هەبووە نەکوبڵێنەی بۆ ئەمڕۆ بینیمان چەندین ڕاگەیەنراوی جیاجیاتن لەسەر ناوی وەزارەتی پێشمەرگە دوو ڕاگەیەنراو هەبوو لەسەر ناوی حکوومەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ناوی سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕاگەیەنراو هەبوون بەڵام بەداخەوە ئەو ڕاگەیەنراوانەی کە هەبوون پێچەوانەی ئەوەی کە خەڵک داخوازی ئەکا پێچەوانەی ئەوەی کە پێویستە هەبێ ئەبینین کە ڕاگەیەنراوێکی پڕ دوژمنکارانە بەرامبەر بە گەلی خۆمان و بەرامبەر بە تەبگەری ئازادی کوردستان بەرامبەر بەو هێزەی کە لە جیاتی هەموو هێزەکانی تر لە جیاتی هێزەکانی پێشمەرگە لە جیاتی هەر هێزێکی تر خاکی کوردستانە پارێزێ لە بەرەکانی شەڕان و ڕۆژانە شەهید ئەدەن ئەبینین دژ بەوانە هەڵوێستیان نیشاندا کە ئەمە جێگای نیگەرانی جدیە هەڵبەتا من وەکو ڕۆژنامە نووس چاوەڕێی ئەوم نەکردووە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکی باشی هەبێ لە ڕابردووە ئێمە ئەومان بینیوە یان بە تەواوەتی بێدەنگی ئەکەن لە داگیرکردنی خاکی کوردستان و شەهیدبوونی هاوڵاتیانی مەدەنی شەهیدبوونی گەریلاکانی یاخود ئەوەیە کاتێک دێنەگۆ بە جۆرێک قساکەن کە خۆزگە ئەخوازین بەوەی بێدەنگ بوونە ئەوەی ئەمڕۆژ هەر بەو شێوازە بوو ینی لە جیاتی ئەوەی کە ئەوان ببنە پشتیوان بۆ گەریلا و خاکی کوردستان پارێزین ئەبینین کە هێز ئەجۆڵێنن بۆ ئەو ناوچانە و دژبەری گەریلا ئەوەستنەوە هێرشیان ئەکەنە سەر لە کاتێکا کە بە بۆردومانی خۆکە جەنگەکانی دەوڵەتی تورکی داگیرکرد ئەو پێشمەرگانە گیان لە دەستەدەن ئەبینێن کە جارێکی بوێری ئەوە ناکەن کە ڕویان لە ڕووی دەمیان لە داگیرکەران کەن و ڕووی دەمیان ئەکەنە گەریلاکانی پەکەکە و داوای ئەوەکەن کە گەریلاکانی پەکەکە لە ناو خاکی خۆیان بچنە دەرەوە لە ڕاستیاوەی دەوڵەتی تورک بۆ خۆی نایکە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە بۆیان تەواو ئەکەن ئەو پاساوانەی کە ئەوان ئەیدەن بەدەستەوە گوایە پەکەکە هۆکاری ئەو هێرشانەیە دەوڵەتی داگیرکەری تورکیش هەر هەمان شڵێ ئەردۆغانیش هەر هەمان قساکە بۆچی بوێری ئەوە ناکەن کە کاتێک ئەردۆغان هەڕەشەی هێرشکردنە سەر شەنگالەکە هەڕەشەی هێرشکردنە سەر قەندیلەکە هەڕەشەی هێرشکردنە سەر مەخموورەکە کە کردی ئەمڕۆژ هەڕەشەی داگیرکردنی هەموو خاکی باشووری کوردستان هەتاوەکو سنووری ڕۆژهەڵاتی کوردستان ئەکا و هەڕەشەی زیندووکردنەوەی میساقی میلی ئەکا لە بەرامبەر ئەمانە جورئەتیان نییە بە وشەیەکی ژوەڵام بنەوە بەڵام هەموو جارێک دێن پێچەوانەی ئەمە گەریلاکانی پەکەکە و بە پەکەکە تۆمەتبارەکەن بەوەی کە ئەوان هۆکان ئەمە بۆ خەڵک ڕوون بۆتەوە ئەم چاوەشەکاریانە هیچ کەس فری و نادا هەموو کەس ئەزانێت کە چی ئەگوزارێ ئەوەی کە لەو شاخانەیە بەرخۆتانەکە دژی داگیرکاری ئەوەسێتەوە ڕۆڵەکانی ئێمن کە لە شاخەکان لە ناو گەریلاکانی پەکەکە دژ بە و داگیرکاری ئەوەستەوە بۆی ئەوان ناتوان خەڵک چاوەشە بکەن ڕێکخراوەنێ و دەوڵەتیەکان ئەمانە ئازانن CPT ئاماری وردی لەو بارەیەوە خستۆتە ڕوو ئەوەی بیەوێ کە بزانێ ڕاستی چییە بە ئاسانی هەموو شتێکی بە ڕاستی ڕووداوەکانی دەست ئەکەوێ